مەکتەبی ڕاهێنان و پێگەیاندنی کادیرانی کۆمەڵی دادگەری قوڵێکی بۆ پێگەیاندنی 100 کادیری لاوی کۆمەڵ لە سلێمانی کردوتەوە. بەرپرسی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەڵێت ئامانجیانە گەنجانی تازە پێگەشتوو لەسەر بنەمای دروستی ئاینی کۆمەڵاتی پێبگەێنن، هەروەها خزمەت بە کۆمەلگا بکەن. دیارە خولە بۆ پێگەیاندنی 100 کادیرە کە مەکتەبی ڕاهێنان و پەرەپێدان سەرپەرشی دەکات و بۆ مەکتەبی قوتابیان و لاوان کراوەتەوە. تەمان لەو خولەدا لە سەروی 130 کادیری ڕێکخراوی قوتابیانی کوردستان و سنتەری پەرەپێدانی لاوان بەشداری تێدا دەکات کە الحەمدولله گەرمگوڕیەکی زۆر باش بە لە ڕۆژی یەکەمی دەستپێکردنی خولەکەوە دیارە کە ئەمەش بۆ ئێمە جێگەی دڵخۆشیە کە گەنجان و لاوانی ئێمە ئارەزومەندن بۆ پێگەیاندن بە تایبەتی لە ئەو زەمانەدا کە پێویستمان بە گەنجی خۆبەخش و بە گەنجی خزمەتکار هەیە کە خۆتان دەزانن گەنجان لە وڵاتەدا لە زۆر لاوە فێڵیان لێ دەکرێت و غەدریان لێ دەکرێت. ئێمە پێویستمان بەوەیە کە بەڕاستی توانای گەنجان بەهێز بکەین و خاوەن بیانکەینە کەسانی خاوەن ئیرادەتر و بۆ ئەوی ڕوبەڕووی قەیرانەکان ڕوبەڕووی گرفتەکان ببنەوە و ببنە پاڵپشتێکی گەورە بۆ ئەو گەنجانەی کە لە هەموو لایەکەوە بەڕاستی بە شوەیەکی سلبی کار لەسەر تواناکانیان دەکرێت و تواناکانی گەنج بە هەدەر دەدرێت. خولەکە لەلایەن مامۆسانی پسپۆڕ و ترایەوە لاوان لەم خولەدا فێری مامەڵەکردنی دروست لە ڕووی کۆمەڵاتی و ئاینیەوە دەکرێن و بەشداریان پێدەکرێت لە چەندین خول و ڕاهێنانی دیکەی هاوشێوەی ئەوە تا بۆ دواڕۆژ لاوێکی بەهرەدار و ئامانجدار پێشکەشی کۆمەلگا بکرێت. ئێمە لە مەکتەبی ڕاهێنان و پێگەیاندنی کادیران ئەم خولەمان کردوتەوە بۆ 100 قوتابی و لاو. لێرەوە ئەمانەوێت ئەم قوتابیانە فێری ئەوە بکەین کە چەند بابەتێکمانەیە، بابەتی فکری، بابەتی ڕۆشنبیری، بابەتی ئاینی، بابەتی ئاداب و ڕۆژ، بابەتی هەڵگرتنی بەرپرسیارەتی. ئێمە ئەمانەوێ ئەم گەنجانەوە ڕابێنین وا فێریان کەین کە سبەینێ ئەمانە کۆمەلگا ئەگەر نەدەست کە بتوانین کۆمەڵی کەسی لاو پێ بگەینین هەتا بتوانین ئەرک و بەرپرسیارەتی ئەم کۆمەلگەیە بگرن ئەستۆ. جا بەڕاستی ئێمە نامانوێت لێرەوە عاتفێ ئەم گەنجانە بجوڵێنین تاکووایان لێ بکەین بەرەو لای خۆمانیان ڕاکێشی، بەڵکو ئێمە هەدەفمانەوەی ئەم گەنجانە پێ بگەینین هەتا لە کۆتاییە لە ئەنجامە بگەن بەوەی کە کەسێک بن سوودیان هەبێ بۆ خۆیان بۆ کۆمەلگاکەیان. ڕێکخراوی قوتابیان و مەکتەبی ڕاهێنان و پێگەیاندنی کادیرانی کۆمەڵ دەڵێن درێژە بەم خولانەیان دەدەن و لاوانی هەموو پارێزگاکانی کوردستان و کادیرانی کۆمەڵ بە ئامانجی بەرزکردنەوەی تواناکانیان خزمەتیان پێشکەش دەکرێت. ڕامیار عوسمان کەناڵی پێیام، سلێمانی.